یەکێتر لەو سیفەتانەی کە زۆر ناشرینە، ڕەوشتێکی ناشرین و خراپە لە ژن و لە پیاودا هەبێت، ئەویش پەنا بخوا بریتیە لەوەی کە ئینسان ڕەوشتی بەرز نەبێت، گوێندەر بێ، دوو لە ڕیبەڕێستان دەمی پیس بێ بەرامبەر بە خەڵکی. صفەتێکی زۆر ناشرینە بۆ ژن و بۆ پیاو، بە تایبەتی ئافرەتانی گوێن بدەن و هەر زۆر ناشرینترە. پیاو هەیە ئیش و کاری ئەوەیە گوێن بەمەکەدا، گوێن بەوەکەدا. ئەو بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە قیامەتە مفلیسە و هیچی نامێنێتەوە، چونکە ئەوەی گوێن بە خەڵک داوە ڕۆژانە هەرچی چاکەیە گشتە ڕۆ بۆ خەڵک. صفەتێکی زۆر ناشرینە گوێندان، گوێنەدا بە خەسووی، گوێنەدا بە دایکی، بە خوشکی خەڵک، بە خێزانی خەڵک. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه و سلم لە صحیح جامع الصغیر هاتۆ دەفەرمێ وإن سوء الخلق يفسد العمل كما يفسد الخل العسل. هەروەکو چۆن هەنگوین ئەگەر سرکەی تێ بکەی تێکی ئەدات، ئەو هەنگوینە سرکەی تێ بکە وێران دەبێ و بەکەڵ خواردن نایە. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەوشتی ناشرین هەروەکو چۆن ئەو هەنگوینە بە سرکەکە تێکە چییە، ئینسانیش بەهۆی ڕەوشتی ناشرینەوە هەموو کردەوەکانی تێکە چێ ئەسووتێ. واتە گوێندان بە خەڵکی کردەوەکانت ئەسووتێنێ، کردەوەکان لە ناو دەبات. گوێن بە خەڵکی بەدە، گوێن دان صفەتی ئینسانێکە کە شەخسێتی نەبێ، صفەتی ئینسانێکە بێدەسەڵات بێ. ئەگەر پێت خۆشە کردەوەکانت نەسووتێ، گوێن بە خەڵکی مەدە و لەعنەت لە خەڵکی مەکە، تانەوتە شەر لە خەڵکی مەدە، دڵی خەڵک بریندار مەکە. خەڵکیش خۆ زمانی هەیە جواب بداتەوە، بەڵام ناوێ خۆی بخاتە ئاستی تۆ بەخوا بەرامبەر بە خەڵکی فڵان کەس وامێک لوتی مشکان، بەخوا ڕۆژێ دێخوا لوتی خۆش دەشکێنێ. جا بۆی ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێم پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ساب المؤمن كالمشرف على الهلكة. ئەو کەسەی گوێن بە خەڵکی ئەدا لە لێواری هیلاکەتایە، وەکو وایە لەم لێوارابی بکەویتە خوارەوە، کەواتە خۆت مەخە خوارەوە بە گوێن و بە صیفەتێکی ناشرین. گوێن بە خەڵکی مەدە، گوێندان بە هیچ کەسێک لەم سەرزەوێدا حەڵاڵ نییە، کافرێ، شەیتان بێ، ئیبلیس بێ، زاڵم بێ، بێدین بێ، دیندار بێ، دز بێ، پیاوکوش بێ، گوێندان بە هیچ کەسێک جائز نیە بەپێی قورئان و حەدیث. کەسێک زوڵمت لێکە دوعای لێ بکە، گوێنی پێ مەدە. ئینشاءڵڵا هیوادارم بە خۆماندا بچینەوە صفەتی جوان لە خۆماندا جێبەجێ بکەین و ئەوەی صفەتی ناشرینە ئینشاءڵڵا لە خۆمانی دوورخەینەوە، چونکە ئەم ئاینە هاتووە ئێمە بکاتە مرۆڤێکی جوان و ڕێک و پێک و بە ڕەوشت و بە ئەخلاق.